پیسبوونی بینین بە یەکێک لە جۆرەکانی پیسبوونی ژینگە دادەنرێت. دیاردەیەکی هاوچەرخی پیسبوونە کە مرۆڤ بە ئاسانی هەستی پێدەکات و ناتوانێت خۆی لێ بپارێزێت. پێناسە دەکرێت بە ڕەگەزە بینراوە ناسەرنج ڕاکێشەکان، جا ئەو ڕەگەزانە دیمەنی سروشتی بن یان دیمەنی دەستکرد، یاخود بریتیە لە تێکچوونی هەر دیمەنێک کە چاوی مرۆڤ لە کاتی ڕوانین بۆی هەست بە ئاسوودەیی دەرونی نەکات، بەهۆی نەمانی ڕواڵەتەکانی جوانی بە تایبەت لە شاردا وەک ناڕێکی و تێکچوونی بیناکان و بڵاوبوونەوەی ناوچەی هەڕەمەکی و نەبوونی شوێنی تایبەت بە وەستانی ئۆتۆمبیل و ناڕێکی بازاڕ و فرۆشگاکان و نەبوونی ڕێخستن و ناچوونیەکی لە ڕەگەزەکانی ژینگەی دەوروبەر. ئەمەش سەلیقەی هونەری تێک دەدات و دەبێتە هۆی شاردنەوەی وێنەی جوانی ئەو شتانەی کە لە دەوروبەرمان. هۆکارەکانی پیسبوونی بینین: پلان ڕێژی، کارگێڕی و یاسایی، هۆکاری ڕەفتاری، ئابووری و دارایی، نوێگەریەکانی سەردەم، زیادبوونی دانیشتوان. ڕواڵەتەکانی پیسبوونی بینین لە ژینگەی شاردا: بڵاوبوونەوەی پڕوپاگەندە و بانگەشەی ڕکلامی، قەرەباڵخی هاتوچۆ، جۆراوجۆری مەودای بینا و ڕووپۆشی بیناکان، جیاوازی لە بەرزونزمی بیناکان و ڕووبەرەکانیان، بڵاوبوونەوەی پاشەڕۆی خاشاک، بڵاوبوونەوەی ئاژەڵی ماڵی، تەل و وایر و عامودی کارەبای نیشتیمانی و مۆلیدە ئەهلیەکان، دەستگێڕ و بازاڕە هەڕەمەکیەکان، نووسین لەسەر دیوار، بڵاوبوونەوەی ئاوی زێراب و ئاوەڕۆکان، زەوی نیشتەجێبوونی بەجێهێڵراو، یەکەی نیشتەجێبوونی هەڕەمەکی، بەیەکداچوونی بەکارهێنانەکانی زەوی، خراپ بەکارهێنانی شۆستەکان، کاری بەڵێندەرایەتی و پرۆژەکان. لە پێناو نەهێشتن یان کەمکردنەوەی ڕواڵەتە زەقەکانی پیسبوونی بینین پێویستە کار بکرێت لەسەر کاراکردنی ڕۆڵی ڕاگەیاندن بۆ هۆشیارکردنەوەی تاکەکان لە هەمبەر پاراستنی سیما و جوانیەکان و تێکنەدانی، ڕۆڵی پەروەردە و ناوەندەکانی فێرکردن لە هۆشیارکردنەوەی تاکەکان لە ڕێگریکردن لە زیادبوونی دیاردەی پیسبوونی بینین، سەپاندنی سزا و غەرامە بەسەر سەرپێچی کاران و تێکدەرانی ژینگەی بینین، ڕێگریکردن لە فڕێدانی پاشەڕۆ و خاشاک، دابینکردنی شوێنی تایبەت بۆ وەستانی ئۆتۆمبیل و ڕێگریکردن لە بەکارهێنانی شەقام و شۆستە و شوێنە گشتیەکان بۆ وەستانی ئۆتۆمبیل بە شێوەیەکی هەڕەمەکی، پێدانی کارەبای نیشتیمانی و کەمکردنەوە و نەهێشتنی مۆلیدەکان لە ناو گەڕەکەکان، دانانی میکانیزمی جێگرەوەی نوێ بۆ عامود و تەل و وایر، ڕێگریکردن لە بەکارهێنانی شۆستەکان لە پیشە جیاوازەکاندا، ڕواندنی نەمام لە شەقامەکان و ڕێگاوبان و گۆڕەپان و شوێنە جیاجیاکان، کەمکردنەوەی پۆستەر و تابلۆ و بانگەشەکان لە شەقامەکان و گۆڕەپان و سەروی باڵەخانە و دوکانەکان، ڕێگریکردن و نەهێشتنی بەخێوکردنی ئاژەڵ لە ناو شاردا، کۆکردنەوە و نوێکردنەوەی تابلۆی پزیشکەکان لە یەک تابلۆی گەورە و بە دیزاینێکی گونجاو، گرنگیدان بە دیزاینکردنی ستوونەکانی ڕووناکی و ئاماژەکانی هاتوچۆ و شوێنی فڕێدانی خاشاک و ڕێخستن و دیزاینکردنی لافیتە و بانگەشە بازرگانیەکان بە شێوازێکی نوێ و سەردەمیانە بە یەک ئاست و شێوە و قەبارە، دیاریکردن و یەکخستنی ڕووکاری دوکان و بازاڕ و بینا بازرگانیەکان لە ڕووی ڕنگ و ئەو کەرەستانەی کە بەکاردەهێنرێت، پابەندکردنی خاوەنی ئەو زەویانەی کە بۆ نیشتەجێبوون جێهێڵراون بە دروستکردنی پەرژینێک بە دەوری زەویەکەدا بۆ ئەوەی نەبێتە شوێنی فڕێدانی پاشەڕۆ و خاشاک و پاشماوەی بیناکان، دەرکردنی یاسا و ڕێنمایی تایبەت بە ڕێگریکردن و چارەسەرکردنی پیسبوونی بینین.
پیسبوونی بینین بە ئاسانی دەبینرێت و درکی پێدەکرێت. هەر بۆیە ئاستەمە مرۆڤ خۆی لێ بپارێزێت. ئەمەش کاریگەری لەسەر تێکدانی باری دەرونی دروست دەکات. چونکە مرۆڤ بە بینینی دیمەنی ناجۆر هەز بە بێزاری و ناهاوسەنگی و بارگرژی دەرونی دەکات. زۆر جار بۆ دەربازبوون لەم دیاردەیە ناچار بە کۆش دەبێت. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە پێویستە شارەوانیەکان ڕەچاوی پاراستنی ژینگەی بینین بکەن لە دانانی پلان و ئەندازەی پرۆژەکان و دیزاینکردنی شارەکان و بە هاوکاری فەرمانگەی ژینگە کار بکەن بۆ کەمکردنەوەی ئەم جۆرە پیسبوونە لە ڕێگەی چاودێریکردن و بە دواداچوونی بەردەوامەوە. هەروەها کار بکرێت لەسەر هۆشیارکردنەوەی زیاتری هاوڵاتیان دەربارەی سایکۆلۆژیای ژینگە و گرنگیدان بە جوانناسی شار و شەقام و خان و باڵەخانەکان بە شێوەیەک کاتێک مرۆڤ چاوی پێی ئەکەوێت هەست بە ئارامی بکات نەک بە پێچەوانەوە.